هەبەرە پێکەنینم لێ کوڕەنەکەی زاڵم وەی باوکارڕۆ وەش کارە باش بڕە هێزاوە دەرە حەیرانی برای لە برادەرینا ئەمن باشم ئەنگۆکونا ئەمن لێرەکانە دانیشتیمە لە کنەشینە چاو و درمان بەدیتنە ئەنگۆ گەلەکرونا شینە جات و شەرەف ئەوە حاڵە تویتیای بۆ گەڕەوە بزانم چیەوە دەی با هەردوو نەڕۆن بینی خۆمان بێ ئەوە ئەتوو شینە شینە چی؟ ئەو شینی مینە کە ئەتوو تەلەفۆنی لۆ کردم سەیارەم لێ دەخوڕی کە تەماشام کرد کە بزانم چێە وەچی فیلمەکان سیارێک یەک بە خۆی خۆی پێدادا هەر زیندەقم چوو ئێستاش هەر دەقە و جارێک دەمارەکانم تێکردەبی قڕی دنیا بشینە کەتنچی دەپا ئەو مۆبایلە بەکار نهێنا بە هەرنی لە بۆ ئێستاوای جا قسە کردایە نەمگۆ دیتت کو دەمارەکانم تێکردەبی 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 تێکردەبی